عزیزانی ئێمە دووبارە گەڕاینەوە لاتان لانا ئاری دووبارە سڵاو لە ئێوەش بێت بێگومان لە سەرەتای پرۆگرامەکە سڵاوم لە ئێوە نەکرد سڵاوێکی گەرمتان لێبێت لەم بەشەی پرۆگرام هاتووینەتە لای گروپێکی گەشتیاری با بڵێن گروپێکی وەرزشیە خاتونە گوڵەکان سەردانی ناوچەی گەشتیاری بانقۆیینیان کردووە وجا لە ئێستایە ئەمڕۆ بە جیاواز لەوەی کە با بڵێن گروپی وەرزشین و وەرزشی خۆیان لە ڕۆژەکانی ترا ئەنجام ئەیەن لەم ڕۆیە ئەم ڕۆژیان تەرخان کردو بۆ ئەوی گەشت و سەیرانێکی خۆش ئەنجام بن جا سەرەتا بە هاوکارم شاین وێنەکانتان بۆ بگوازێتەوە لێرە با بڵێم منجڵی تایبەت بە ئامادەکاری بۆ چێشت و نانەکانیان ئامادە کردووە مریشکێکی خۆشیشیان ئامادە کردووە جابۆنی ئەو ئاگرود و کەڵەکەیەت بە سەرتابۆنێکی زۆر زۆر جیاوازی هەیە سڵاوتان لێبێت سڵاو بەخێر بێ قوربانی سەلامەت بیاخوا قوربانی بڵێ ئێوە لە کیوە هاتوون وەکو گروپی کچان وەکو گروپێکی وەرزشی سەرەتا بە خێراتنتان دەکەین لە کفریوە هاتینە لە گەرمیانەوە سەلامەت و سڵاومان هەیە بۆ کفری ئازیز سەلامەت بیاخوا لە وەکو گروپێکی خۆشش لێنێتێکی بە گروپێک هاتووینە ئێمە حەزمان کرد پێکەوە بین و جەوێکی خۆش وەربگرین و چێشتمان لەسەر ئاگر کردووە باسم کرد ئێوە بە جیاواز لەو ڕۆژانی کە بۆن وونە گەشتی شاخەوانی خۆتانەکەن یا خودۆک و گروپێکی وەرزشی ئەمڕۆ نان و چێشتەکەش لێرە ئامادەکەن چی ئامادە مریشکمان کردووە لەسەر ئاگر و برنجمان کردووە بە پڵاو لێنین و زۆر باشە برنجی پڵاویش ئامادە پێم بڵێ مریشکەکە چۆن ئامادەیەکەی بەهاراتی تێکەڵاوەکەی وەڵا زیاتر سەوزاواتمان بەکارهێنا و لێمە بەسرایتیا ئەەکەین و ئیتر لەسەر ئاگرەکرێت و خۆی خۆشە و هەرچیشی تیا بکە خۆشە مریشک لەسەر ئاگریش بێت چێشتی سەر ئاگر تام و چێژێکی جیاواز بەڵێ 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 ئێوە تا کاتژمێر چەندەمێن وەڵای تر تا درەنگیانێکە مێنینەوە تا 4 بێ 5 بێ تا عەسر لێرێ تا چەندە پاک و خاوێنی شوێنەکە بە جوانی ڕای ئەگرن وەڵا تا پاک و خاوێن بێ خۆشە کاتێکێکە تێتە سەیران دوایەوە پاشماوەکان خۆت کیسەی زبڵمان هێناوە ئەیکێنە ناوی پاشماوەکان خۆمان لە شوێنێکەدا ئەنین و بۆ ئەوە یەکێکتر بێ بتوانێت لە شوێنەکەماندا بنشێت ئێوە ئەمڕۆ وەکو گروپێکی کچان کە هاتوون جارجار ئاگات لە خواردنەکەش بێ بۆی دوایی نەڵێ کورسات خواردنەکەی سوتانەمانی کەواتە بەدەم کارکردنەوە هەندێک قسەشت لەگەڵاکەین وەکو گروپێکی وەرزشی ئێوە با بڵێن لە ماوەی وەرزی بەهارە سەردانی ناوچە گەشتیارەکانی ترەکەن بۆ ڕێڕەوی وەرزشی شاخەوانی وڵای تا ئێستانە چمانەوە خۆمان و یەک بین ئارەوەڵا سەلامەت چۆن بوو ناوچەی گەشتیاری بانقۆیینتان هەڵبژار وڵا بە جەماعەت و لە قاعە پێکەوە ئەم شوێنەمان هەڵبژارد و بە خۆشی برادەران و هاتینە ئەمرەمان هەڵبژارد پێم بڵێت چۆن بوو توان هەڵبژار وتیان بە خواردنەکە تو ئامادەکەی تۆ دەسیا و دیارە خۆشەوە بەڵێ دەساومانەیە و ئەو هاوڕێمە لەگەڵمەوە بڵێ خۆم و کەسێکیش کە وەسفی خواردنەکە حتمما خۆشە بەڵام هەستەکەم بۆن و بەرامی خواردنەکەت خۆش دیارە سەکەم تامەکە ڕاستەکەی قوربانی لە خزمەتانە قوربانی حیاتەکەم قوربانی بەخێر بێنە سەرچاو گشتێکی زۆر زۆر خۆش ئەنجام بن سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە خۆشەویستان ئەوەی کە ئەیبینن با هاوکارم وێنەکانتان بۆ بگوازێتەوە ئەم گروپە وەرزشیە با بڵێن گروپێکی کچانە بەپی دەرفەت هەفتانە بێت یاخود بە 2 هەفتە جارێک بێت سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن بۆ ئەوەی کەشێکی خۆش و ئارام بەسەر بەرن و لە هەمان کاتە بتوانن گفتوگویەکی کراوەش لەگەڵ یەکە ئەنجام بن و کەمێکیش لە ئامێرە ئەلکترۆنیەکان دوورکەونەوە لەبەرەوەی کاتێک ئێمە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەین هێندەی ئەوەی کاتچێ ژوەرگرین لەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەێستر بکەین دوور ئەەکەینەوە لەو ئامێرە ئەلکترۆنیانی کە بە درێژایی ڕۆژەکانی دیکە بەدەستمانەوەیە و کاری ڕۆژانی خۆمانی پێڕایەکەین لە ئێستاە ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بەپێی دەرفەت لە کاتێکی تر ئەگەڕێمەوە لاتان